بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی پیرۆزی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ژیان بەسەر ئەبێن. هەندێک لە هاوڵان لە خزمەتیان نابووین و ئەمڕۆژ حەزم کرد لە خزمەت ئێوە پێکەوە بچینە حەیاتی زیرەکترین و داهیترین و عاقڵترینی کەسی قوڕەیش کە بریتیە لە عەمری کوڕی عاص. هەرچەند هەوڵمدا کە محاولەکەم بە دەرسێ کورتی کەمەوە کەمی کەمەوە باسی کەم لە خزمەتانە، بەڵام لەبەرەوەی زۆر شت لەسەر عەمری کوڕی عاص نووسراوە فریان نەکەوتمە یەکەمە دوو بەش ئەمڕۆ بەشی یەکەم لە خزمەتانە باسەکەم. عەمری کوڕی عاصی کوڕی وائیلی کوڕی هاشم یەکێکە لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ناسراوە بە ئەبا عەبدیلله. لە 47 ساڵ پێش هیجرەت لەدایک بووە، واتە ساڵی 1 هیجری ئەو عمری 47 ساڵ بووە. کەسێکی باڵاکورت و سنگەورە و ڕیشی پڕ و گەورە بوو. لە زمانی جاهلیەتا پێیان ئەوە داهیەت و قوڕەیش، کەسە زۆر زیرەکەکەی ناو قوڕەیش. طبعا داهیە بە کەسێک ناوتێت تەنها زیرەک بێ، بە کەسێک کە هەرچی گرفت و کێشە و مەشاکل لە حەلی کە چارەسەری کە. ولەناو قوڕەیشا پێیان ئەوەتە ڕەجل العالم، پیاوە جیهانیەکە، پیاوی جیهان. ئەگەر بیان ویستایە لەناو قوڕەیشان نمونە بێنەوە بە زیرەکی و بە وریایی نمونەیان ئەهێنایەوە بە عەمری کوڕی عاص. لە زەمەنی جاهلیەتا یەکێک لەو کارانەی کە ئەیکرد بریتی بوو لە تیجارەت و بازرگانی. بەهۆی بازرگانیەوە بۆیە پێوتە ڕەجل العالم، زۆرینەی شوێنەکان گەڕابوو، زۆر جێگەی کردبوو، زۆر شوێن گەڕابوو، بۆیە ئەیانوت هەموو جیهانی بینیوە. سیوطی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هەر لە زەمەنی قوڕەیش و جەهالەتە و جاهلیەتە چەندین جار چوو بۆ میسر. لەو کاتە زۆر کەم خەڵک چوو بوونە میسر. ئەم یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر لە میسرە هەڵسوکەوتی کردو و بازرگانی کردبوو. زۆر کات قوڕەیش ئەچوونە شام، بەڵام زۆر کەمیان ئەچوونە ناو میسرەوە. عەمری کوڕی عاص یەکێکە لەوانەی کە چووەتە ناو میسرە و ئەفەرمێ هەموو مەداخیلەکان و مەخارجەکانی میسر شارەزا بوو. کاتی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هیجرەتیان کرد بۆ حەبەشە، قوڕەیش کۆبوونەوە کێ بنێرن بۆ لای نەجاشی تاوەکو ئەمانە بگێڕێتەوە، کە ئەمانە هەڵگەڕاونەتەوە ڕۆشتون لە چنگیان دەرچوون لە مەککەوە. هەموویان متفق بوون لەسەر ئەوەی کە داهیترین و زیرەکترین کەس بنێرن کە بریتی بوو لە عەمری کوڕی عاص، چونکە عەمری کوڕی عاص زۆر ڕەفیقایەتێکی بە قووەتی لەگەڵ نەجاشیە هەبوو و زۆر هاوڵ یەکتر بوون. هیچ کاتێک نەجاشی کە ئەیبینی بە سەدیقەکەم بە هاوڵەکەم بەبێ ئەوە بانگی نەئەکرد. ئەوە بوو کاتێکەوە ڕۆشتە لای نەجاشی و قسەکە دوور و درێژە هەموو بیستوتانە و ئەیزانی نەجاشی حەزی بە چییە؟ ئەیزانی زۆر حەزی بەوەیە کە پێستەی ئەنواع جۆری ئاژەڵەکانی پێخۆشە، هەموویانی بۆ کۆ کردووە و بردبووی، تەڵەبی لێکرد کە ئەو موسڵمانانەی بداتەوە. ئەوە بوو نەیگێڕایەوە. دوایی خوتەی دووهەمی بەکارهێنا، هەمیشە یەک دوو خوتەی دائەنا، وتی ئەمانە بە عیسای کوڕی مەریەم ئەڵێن عەبد. نەجاشی زۆر تووڕە بوو کە بانگی کردنەوە جەعفەری کوڕی ئەبی طالب فەرمووی ئەوە عەبدی خوایە، ڕەسوولی خوایە، ڕۆحە. کاتێک کە ئەمانەی وتی هەمان ئەم کەلیماتانەی کە تۆ ئێڵێ ئەی جەعفەر، هەمان ئەو کەلیماتانن کە لە کتێبەکانی ئێمە شاواریدە. ئەفەرمێ عەمر یەکێک لەو شوێنانەی کە زۆر شکستم تیا هێنا لە هەموو ژیانما بریتی بوو لەو سەفەرم بۆ لای نەجاش. لە هەر کاتێکە چووم ئیلا نەجاحەتم هێنا و بەس لەم سەفەرەی لای نەجاشیە نەجاحەتم نەهێنا. هەتاوەکو ساڵی 8 کۆچی عەمری کوڕی عاص لە جەنگی بەدرە دژی موسڵمانان بووە، لە ئوحودا، لە خەندەقە، حتا لە سڵحی حودەیبیا یەکێک لەو کەسانی کە بەشداری سڵحەکەی نەکردوتی من سڵح ناکەم بریتی بوو لە عەمری کوڕی عاص. ئەیزانی وتی ئەم سڵحە سەرمانەخوا، ڕاستە ئێستا نەسڕەتێکی بچووکی تایە بۆ ئێمە کە هەر کەسێوە هەڵگەڕێتەوە لە دین
ما بڵێن مسلمان ببێ بچێتە ناو مسلمان بۆمان ئەهێنەوە بەعکسەوە نابێ و ئەمە ظاهرەکە عیزەتە بۆ ئێمە بەس لە پشتەوە زەرمان لێ ئەدا تەنها ئەو لەو خوتەیە تێگەیشت و لە سڵح حودەیبیا بەشداری نەکرد لەناو هەموو قوڕەیشە ئەفەرمێ لە ساڵی هەشتی کۆچیە بیرم کردەوە ئەوە سڵحی حودەیبیە کراوە و وردە وردە مسلمان نەسرەت ئەدەن بەخوا فائیدەی نییە من هەر چۆنێ بێ ئەم خەڵکە مسلمانە هەر سەرەکەون با من قوڕیش بەجێ بێڵم دوورکەومەوە ئەڵێ بڕیارمدا بچم بۆ لای هاوڵە خۆشەویستەکەم نەجاشی ئەڵێ کەوتمە ڕێ بە دەریایە چوومە لای نەجاشی ئەڵێ لەو کاتە کە چووم سێرەکەم عەمری کوڕی ئومەیی ضمێری لەوێ هاتە دەرەوە ئەڵێ پرسیارم کرد لە خەدەمەکان وتم ئەمە بۆچی هاتووە وتیان وەڵا حەبیبەی کچی ئەبوو سوفیان لێرەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم داوای کردو خواستوویەتی ئەمە هاتووە پەیامەکەی گەیانەوە بە نەجاشی ئەڵێ بە فرسەتم زانی چوومە ژوورەوە ئەڵێ نەجاشی باوەشی بۆ کردمەوە وتی ڕەفیقی خۆم چیت بۆ هێناوم لە پێستەکان ئەڵێ وتم شتی زۆر گران بەهام بۆ هێناوی ئەڵێ کاتێ شتەکانم پیشانە زۆر دڵخۆش بوو پێستەکانی زۆر بەلاوە بە قیمەت و جوان بوو کامەی کە ئەو حەزی لێ بوو ئەوم بردبوو ئەڵێ وتم ئەی سەدیق و خۆشەویستم بە نەجاشی بۆ شتێکم لەگەڵا ناکەی چیت ئەوێ لەسەر زەویە بڵێ بۆ جێبەجێەکەم وەڵای ئەم عەمرەی کە هاتووە بۆ لای تۆ بم دەرێ با بیکوژم ئەڵێ وەستا بوو بە پێوە لای کردەوە کێشای بەلوتمە ئەڵێ خوێن هاتە خوارەوە جلەکانم هەموو بوون بە خوێن ئەڵێ سرم سوڕما ئەڵێ بە تووڕێی وتی ئەتەوێ ڕەسوولی خوات بدەمێ نوێنەری خودات بدەمێ ئەڵێ منیش خوێنەکە هاتە خوارەوە و ئەڵێ سرم بەرز کردەوە وتم وەڵاهی پاشای گەورە ئەگەر بمزانێتەوە نە پێ عاجزی بەخوام قسەیم نەئەکرد ئەڵێ کە نەجاشی سەیری کردەوە خوێنەکەی بینی ئەڵێ پەشیمان بوویەوە لەوە شەرمی کردەوەی کە ئێمە چەندێکە ڕەفیقین و بۆ شێوازە ئەڵێ وتی جلی بۆ بێن و ئای بۆ بێن بە خۆی پاکاتەوە ئەڵێ کە خۆم پاک کردەوە چوومەوە لای ئەڵێ جیای کردمەوە وتی وەرە قوڕ بەسەر خەریکی چیت وەرە ئەمرێ پێ ئەەکەم کە بڕۆ بەیعەت بدە بەم پیاوە بەخوا هەموو دژمنەکانی لە عەرەب و غەیری عەرەب سەر نەوی ئەکەن لە بەردەستیە ئەڵێ سرم سوڕمان نەجاشی کەسێکی مەسیحیە بەم شێوازە ئەڵێ ڕوم تێکرد وتم تۆ موسڵمان بووی نەجاشی ئەڵێ وتی بە ئەمانە نەزانن ئەی سەدیقم بەڵێ من موسڵمان بووم وەرە بەیعەت بدە بە من بەیعەتی لێ وەرەگرم بە ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ تووشی دەهشەتێک بووم سرم سوڕما من هاتووم ڕام کردو لە قوڕیشەوە هاتووم بۆ لای نەجاشی کەچی نەجاشی موسڵمان بۆ بەدزیەوە ئەڵێ وتم واللهی لە دڵی خۆمە ئەم ئەمرە تازە تەواو لەوە دەرچوو کە کەس بتوانێت دژایەتی بکە ئەڵێ دەستی ڕاکێشا نەجاشی دەسم خستە ناو دەستی وتم ئەوە بەیعەتت ئەدەمێ لەسەر ئیسلام وتی دەی بڕۆ خۆت بگەینە مەدینە بەو خوا ئەگەر خۆشم پێم بکرای ئێستا ئەچمە مەدینە خزمەتی پێغەمبەری خوا مەکرد صلی الله علیه وسلم ئەفەرمێ یەکسەر هاتمە دەرەوە بەلەمێکم تەرتیب کرد و بە پەلە گەڕامەوە بەرەو ئیتیجاهی مەدینە ئەڵێ لە ڕێیە گەشتمە خالیدی کوڕی وەلید و عوسمانی کوڕی تەلحە هەردووکیان سیرەکەم ئەوانش لە شوێنەکان لە نزیکی مەدینە ئەڵێ بە یەک گەیشتین ئەڵێ وتم ئادەیەوە خەریکی چین و چی ئەکەن ئەڵێ وتیان وەڵڵاهی چی لێ بشارینەوە یا عەمر ئەوە خۆتە زانی ڕۆژ بە ڕۆژ موسڵمانان زاڵە بن سەرەکەون ئێمە تاکەی دژایەتی ئەم خزمەی خۆمان بکەین کە عەجەم و عەرەب هەر هەموو موسڵمان بۆ لەسەر دەست بڕیارمان داوە چین موسڵمان نەبین ئەڵێ منیش وتم وەڵڵاهی منیش لە حەبەشەوە تەنها بۆ ئەوە گەڕاومت ئەڵێ هەر سێکمان پێکەوە بەرەو مەدینە بەڕێکەوتین خەبەریان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە ئەم سێ کەسە پێکەوە لە قەراخی مەدینە خەریکە داخڵە بن فەرمووی ئین مەکەة قد ئەلقت ئیلەینا ئەفلاذ کەبیدها بەخوا مەکە هەموو جەرگ و دڵ و هەناوی خۆی بۆ ئێمە هەڵڕشتۆ بۆ خێمە ئەوە فڕێداوەتە بەردەسمە دلیل لەسەرەوەی کە ئەمانە ئەبنە مایە عیزەتێکی زۆر گەورە بۆ ئیسلام ئەفەرمێ عەمر ئەڵێ کە چوونە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم کەس خالیدی کوڕی وەلید چوو بەیعەتی دا دووهەم کەس عوسمانی کوڕی ئەبی تەلحە چوو بەیعەتی دا سێهەم کەس من چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەڵێ بیرم کردەوە لەو ڕۆژە زۆرانەی کە من دژایەتیم ئەکرد لە بەدرا دژایەتیم ئەکرد لە ئوحدا دژایەتیم ئەکرد لە خەندەقا دژایەتیم ئەکرد بە وەفد چوون بۆ لای نەجاشی دژایەتیم ئەکرد ئێستا نەجاشی خۆی موسڵمان بووە لەسەر دەسی ئەڵێ وەڵڵاهی ئیتر چاوەکانم ڕوون نەبوو سەیری کەم سەیری نێوچەوانی کەم بەیعەتم دایە سرم نزم کردبووە ئەفەرمێ وەڵڵاهی لەو کاتێ حتا ئەو لەحزەیە کە مردم و چاوەکانی پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم بە تەواوی سیر نەکرد ڕوون نەبوو
هەر جارێ ئەچوومە خزمەتی چاوم شۆڕ ئەکرد لە ئاستی ئەوەی کە من ئەو هەموو زوڵمم کردووە. ئەڵێ عومەری کوڕی خەتاب زۆر دڵی خۆش بوو، وتی ئەی عەمر هۆ داهیەکە هۆ کەسێ عاقڵە زیرەکە چۆن دواکەوتی لەم کاروانە، بۆ دواکەوتی؟ ئای عومەر تۆ نازانی دڵەکان بەدەستی خۆمانیە بەدەستی خوایە، ئەگەر بەدەست خۆم و عەقڵی خۆم کاری کردایە هەرزوو موسڵمانە بووم، بەس عەقڵی خۆم کاری نەکرد. ئەڵێ ئیمامی عومەر قسەکەی زۆر پێخۆش بوو، وەستەحسەنەه، وتی قسەکەت زۆر تەواو ئەی عەمر. دیقەت بدەن ساڵی هەشتی کۆچی عەمری کوڕی عاز موسڵمانە بوو. ئەفەرمێ ڕۆژێ لە مزگەوتە کەمێک بوو لەناو مەدینە بووم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی تێکردم، فەرمووی ئادەی خۆت حازر کە بڕۆ جلەکانت لەبەرکە خۆت تەرتیب کە وەرەوە. ئەڵێ چووم خۆم تەرتیب کرد هاتمەوە، وتی عەمر ئەتنێرم بۆ زات سەلاسل، بۆ یەکێک لە جەنگەکان سریەک 300 کەست ئەدەمێ لە مهاجرین و ئەنسار، ئەمە نەوەی پێشەوە موسڵمان بوو، ئەم تازە موسڵمان بووە. بڕۆ تیرەی قوضاعا ئەیانەوە کۆبوونەتەوە، ئەیانەوە هێرش بێن لەسەر بەشێک لە مەدینە، بچۆ بۆیان. ئەڵێ ڕۆشتم بە نهێنی هەتا گەشتمە ئەو شوێنە سەیرەکەم زیاتر لە 1000 چەکدارن، هەمووشیان ڕوومات و تیرهاوێژی زۆر باشن. ئەڵێ نامەیەکم ناردەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتم یا رسول الله والله وەزعەکە ئەوەیە، ئەمە دەرەقەتی ئەمانە نایەن. ئەفەرمێت 200 کەسی تری لە مهاجرین و ئەنسار بۆ ناردم بە قیادەی ئەبوو عوبەیدەی جەڕاح، لەناو ئەم 200 کەسە ئەبوو بەکر و عومەریشی تیا بوو. ئەڵێ کە هاتن ئەبا عوبەیدە وتی من ئەمیرم، عەمر وتی یەکەم جار منی ناردووە، بە نامەی من ئێوە هاتوون، هەمووتانە بێ لەژێر دەسەڵاتی منابن، هەمویان کەوتە ژێر دەستی ئەم. تەختێتێکی تایبەتی بەکارهێنا، هەندێک عەشیرەتی تری موسڵمانی لەو مەنتیقە کۆ کردەوە، پەلاماری دان، نەسرەتێکی زۆر گەورەی بەدەستهێنا. دوایی هاوڵان زۆر سەرمایان بوو، وسیان ئاگرکەنەوە نەیهێشت، وسیان شوێنەم عەشیرەتەکەون کە ڕایان کردو ئەویشی نەهێشت، وتی بگەڕێنەوە بۆ مەدینە دێ. زۆریان پێ نەخۆش، وتیان وەڵڵاهی کە چوینەوە شکاتێ ئەکرد، نایەڵی ئاگرکەنەوە لەسەر ماخەریکە ڕەقەبینەوە. ئەفەرمێ کە هاتنەوە شکاتیان کرد، وتیان وەڵڵاهی یا رەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەم کابرا زۆر تونە لەگەڵمان، کورە خەریب و ڕاقبینەوە نەهێشت ئاگرکەینەوە، ئەوانمان شکان بوو خەریب و ها تۆزێکی ماوە بیانگرین نەیهێشت. وتی بۆچی نەتێشت ئەی عەمر؟ ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیرەی بەنو قوضاعا تیرەیەکی زۆر وریا و چەکدارن، ئەم کەمەی کە هاتبوون جەنگیان لەگەڵ ئێمە کرد تەوەقعم نەئەکرد ئەمەنە بن، هیتریان هەبوو، ئەترسام شوێنیان کەوین ئەوان تر هەڵگەڕێنەوە لێمان اینجا شکست بێنین. وتی ئەی بۆ سەرمات خستون و بۆ نەتێشت و ئاگرکەنەوە؟ تی ئەوان وایان ئەزانی ئێمە زۆر زۆرین، ئەگەر ئاگرمان کردایەتەوە ئەیان زانی ژمارەمان چەندە، بە پێی ژمارەی ئاگرەکانە دەرەکەوتین، بۆیە نەمهێشت ئاگرکەنەوە هەتاوەکو هێنامنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ سوپاسی کرد لەسەر ئەم کارێکە کردوویەتی، فحەمیدە النەبی صلی الله علیه و آله وسلم علی ما فعل. ئەفەرمێ کاتێک کە هاتمەوە زۆر دڵی خۆش بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بەم نەسرەتە، زۆر زۆر کەیف خۆش بوو. ئەڵێ منیش دوای نوێژ چوومە خزمەتی، وتم لە دڵی خۆمە، وتم ئێستا لە هەموو کە زیاتر منی خۆشە، وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێو زۆر زۆر خۆشە؟ وتی وەڵا عائیشە. ئەڵێ وتم کورە لە ژنانە نا، ژنانە پیاوان، تی ئەبووها باوکی عائیشە. ئەفەرمێ وتم ئەی ئەم ئیشێ منە پێ چۆن بوو؟ تازە چاری خۆشەویستی نەما. وتی کارەکەت زۆر باش، نەسرەتێکی زۆر گەورە بوو. هەر لە ساڵی هەشتا تەسەور کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ خیارکم فی الجاهلیە خیارکم فی الئیسلام، ئەوەی لە جاهلیەتە با بڵێن کەسێکی زۆر هەڵکەوتێ، دوایی کە موسڵمانژە بە هەر هەڵکەوتێ. بۆیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەر لە ساڵی هەشتا عەینەن ئەوە جارێ ناردی بۆ سریەک 500 کەس لە مهاجرین و ئەنساری خەسە ژێر دەستی. ئەفەرمێ جاری دووهەم ناردی، وتی ئەی عەمر بڕۆ بتەکان ئەبێ بشکێنین، یەکێک لە بتەکان بتی سواعە، بڕۆ هەرچیت کردووە خۆت بگەنە ئەو بتە و بیشکێنە. طبعا عەمر ئەفەرمێ کاتێک کە ڕۆژت بتی سواع بشکێنێ، ئەڵێ سەدەنەکان کردن، ئەوانەی خزمەتکاری دەوری قەبرەکەیان ئەکرد و دەوری بتەکەیان ئەکرد. ئەڵێ لەو دەوروبەرا بوون، وتیان خەیر ئەی عەمر بۆچی هاتووی؟ وتی وەڵڵا ئەوە نامەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم هێناومە ئەم بتە ئەشکێنم. وتیان ناتوانی بشکێنی. چۆن ناتوانم؟ کورەوە گوڵ و گەڕتەکە، ئەوە خۆی دیفاع لە خۆیەکە، تۆ چۆن ناتوانی بشکێنی ئەم بەردە؟ وتی ئەمە دیفاع لە خۆیەکە، ئەوە عەقڵتانە.
وتیان دا ئەگەر ئازای بچۆ بیشکێنە وتی ئەگەر شکانم وتیان ئێمە موسڵمانە بین ئەگەر قسەکەی تۆ تەواو بێ ئەفەرمێ عەمر خۆی هەڵکرد و دەستی کرد بە شکانی بتەکە بە ئیسراحەت دوو ڕیوایەت لێرە هەیە لە ڕیوایەتێکە ئەڵێ کە شکانی خۆی یا بە عەرزە خۆی وەکو مردوو لێ کرد ئەڵێ وتیان ئەها نەمانوت ئەها چی لێ کردی ئەوە سواعە چاوە لێ چی لێ کردی ئەوە سواع بزانە چەند بەدەسەڵاتە ئەڵێ هەڵسایەوەتی عەقڵتان هەبێ عەقڵ بەردێ چی ئەکا لە ئینسان ئەڵێ سەردەسی عەمر هەموویان موسڵمان بوون سەردەنەکان جارێکی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بەرەو عمان فەرمی بچۆ بۆ ئەوێ ڕسالە و نامەیەکی دایە وتی بڕۆ هەرچی سەدەقە و زەکاتی ئەوێ هەموو بۆ کۆکەرەوە وردە وردە خەڵک لەسەر دەستی موسڵمان ئەبوون و زەکات و سەدەقەکانی کۆ ئەکردەوە ئەیناردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیتر هەموو عمری ئەو تۆزەیە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینە ئیتر ئەو چێتە عمان ڕۆژێک ئیمامی ئەوبەکر نامەیەکی بۆ ناردبوو ئەم نەیزانی بوو کە خۆشەویستمان وەفاتی کردووە خەڵکی مەجلیسێکی گەورە بە دەوریەوە دانیشتە بوون ئەویش نامەکەی بۆ هات ئەی عەمر بەخوا ئەگەر یەک پەتکە ملی وشترێکیان پێبەستووە دابێتیان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیدەن بە من لیان قبول ناکەم ئەڵێ تێگەیشتم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفاتی کردو ئیمامی ئەوبەکر خەلیفەیە ئەڵێ دەسم کرد بە گریان هاوارم لێ بەرز بوو ئەڵێ خەڵکە دەستیان کرد بە گریان وتیان چیە عەمر بۆ چی لێ قەوما وتم پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وەفاتی کرد ئەڵێ خەڵکە هەموو دەستیان کرد بە گریان وردە وردە هەڵگەڕانەوە دەستی پێ کرد ئیمامی ئەوبەکر نامەیەکی بە تایبە بۆ ئەنێرێ کاتی هەڵگەڕانەوە دەست پێ ئەکا کێ زۆر کەسە داهیەکان نزیکیان نەخاتەوە کێ لەوانە عەمری کوڕی عاس ئەی عەمر بە پەلە وەرەوە بۆ مەدینە کە نامەکەی پێگەیشت جەنگی ڕیدەیە هاتەوە لە ڕێیە گەیشتە منتیقەیەک لای قوڕەی کوڕی هوبەیرە لایدا دوای ڕۆژێک مانەوە ئیسراحەتکردن کە ویستی بڕوا قڕە پێی وەدوتی ئەوە ئەو شتانەی کە پێشتر ئەدرا و ئێوە یەکتان گرتووە بە دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوە نەمانە تەواو بوو کۆتایی پێ تازە ئێوە یەک ناگرنەوە ئەڵێ وتی ناشی هەڵگەڕاویتەوە لە دینی محەممەد صلی الله عليه وسلم والله نەڵێی نانم داوە بە عەمر بەخوا جێشی ئێنمە سەرتان لە باوەشی دایکتانەکەی کە دەرتانێن چۆن هەڵ ئەگەڕێنەوە لە دینێک ئێوە تەسەوڕەکەن داهیە و عەقڵیتیان نییە ئەم میلەتە تاوەکو کۆمان کاتەوە جارێکی تر ئەو تا ئەوبەکر سیدیق هەمومانی کۆ کرد و نامەی بۆ ناردوم ئەچمەوە ئەڵێ کاتێک کە هاتمەوە ناو مەدینە گێڕامەوە بۆ هاوڵان وتم کورە ئەوە تا ئەم تیرانە لە پەنامانە هەمویان هەڵگەڕاونەتەوە ئەڵێ ئیمامی ئەوبەکر یەکسەر فەرمووی ئادەی خۆت کۆکەرەوە بچۆرەوە بۆیان ئەڵێ ڕۆشتم سێرەکەم بەنی قوضاعە قەبیلەی قوضاعە کە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چوو بووم بۆیان عینەن هەڵگەڕابوونەوە لە دین ئەڵێ بڕیارمدا ئەم جارە بە ڕیسالەی ئیمامی ئەوبەکرەوە چوومەوە سەریان بە هەمان شێواز و هەمان کەیفێت چەند مهاجر و ئەنسار لە بەردەستما بوون ئەڵێ هەوڵێکی زۆر گەورەمدا زەڵ بوومەوە بە سەریان و هێنامنەوە چووە سەر قوڕەی بەنی هوبەیرە زۆرێک لەو عەشیەتانە هەر هەموو ئەو مەحوەرانەی پاک کردەوە دواتر قەراریدا جارێکی تر بگەڕێتەوە بچێتەوە ناو عومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەکوێ داناوە لە دوای جەنگی ڕیدە چوو بۆ شوێنی خۆی وتی هەمان ئیشەکەم ئەو منی لێوە داناوە ئیتر هیچ ئیشەتر ناکەم ئەفەرمێ مودەتێ لێوە مایەوە ئیمامی ئەوبەکر لە ڕسالەیەکی بۆ ناوتی وەرەوە بۆ مەدینە کە هاتەوە وتی ئەزانم دڵت بەو شوێنەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆی دیاری کردووی بەڵام ئەمڕۆ من ئەمەوێ فەتحی شام کەم کەسم دەست ناکەوێت بە ئەندازی تۆ خیبرەی هەبێ لەسەر شام تێگەیشت بێ لە شام ئەی عەمر ئەبێ بچی بەرەو شام ئەفەرمێ عەمر زۆری پێ ناخۆش بوو بەڵام دوایی سەری بەرز کردەوە وتی دەی گوێ بگرە ئەی ئیمامی ئیمانداران ئینی سەهم من سهام الئیسلام دڵم حەز ئەکا لە عومان بم چونکە خۆشەویست دەوێ منی داناوە بەڵام بەخوا من سەهمێکم لە سەهمەکانی ئیسلام وأنت بعد الله الرامي بها والجامع لها فانظر أشدها وأخشاها وأفضلها فرم به كي بخوا من سهمكم لسهمكان إسلام لدواي خواجة لجا تو أو كسيكوا أو تيرة أتقيني توي تيرة كان كو أكيتو آن وشيني ديتو بزانە چ شتێ زۆر زەحمەتە زۆر شتێ جێی مەترسیە فەزلی زۆرە و ئەجری زۆرە هەر شتێک لەوانە منی بۆ بتەقێنە ئەی ئەو بەکرستەی مەترسە بەخوا لە هەر شوێنێکەوە شتێک بۆ تۆ بێ منی بۆ بنێرە با بۆی بڕۆم لە ساڵی سیانزەی هیجریە وردەوە دەبەرەوە فەتحی شام بەڕێ کرد ئیتر لێرەوە ئافاقێکی زۆر گەورە
بۆ عەمری کوڕی عاس کرایەوە چونکە بز بە بستی شام ئاگادار بوو میسر ئاگادار بوو فەلەستین شارەزا بوو ئیلیای ئەزانی ئیمامی ئەوبەکر پێی وت لە طەریقەی ئیلیا و لە ڕێی ئیلیا و وردەوە دەبکەوە ڕێ بەرەو فەتحی شام ڕۆشت ئیمامی ئەوبەکر کۆمەڵی ئامۆژگاری زۆر گەورەی ئەکا ئامۆژگارەکە زۆر دۆر و درێژە بەشێکی کەمی لە خزمەتتانە باسە فەرمووی ئەی عەمر اتق الله في سرك وعلانيتك کوڕە ئەی عەمر لە کاتی پەنهانی و لە کاتی ئاشکرایە زۆر لە خوای خۆت بترسە واستحيه في خلواتك لەو کاتێک کە کەس ئاگای لێ نییە و خاڵێ و لەو کاتە شەرم کە لە خوا شەرم ئەم کەلیمە زۆر گەورن یعنی بیرکەرەوە ئەگەر ئەمیرێکی موسڵمانان لە کاتی ئاشکرا و نێنیا لە خوا بترسێ کە بە تەنهایە شەرم کە لە خوا دایکمان عائیشە ئەفەرمێ هەندێک عیباداتی نهێنی ئینسان هەیە و هەندێک گوناهی نهێنی ئینسان هەیە ئەو گوناهە نهێنیانەی ئینسان بەس عیبادەتی نهێنی ئیسڕێتەوە هیچ شتێ نایسڕێتەوە والله جاری وهەیە گوناهێکت هەیە بە پەنهان کردوتە بڕۆ ڕاکە لە جنسی ئەو گوناهە عیبادەتێکی پەنهان کە بەشکە لەعەلە رب العالمین لە تەبورێ فەرمووی ئەبینی تۆ ئەی عەمر تۆم خسۆتە پێش زۆرێک لەو کەسانێک کە لە پێش تۆون ئەوانە لە هیجرەتە لە دینداریە لە خواناسیە لە پێش تۆن تۆم کردوتە گەورەیان بڕێکیان خزمی خۆ من زۆر نزیکن لە خۆ تۆم خسۆتە پێش ئەوان فكن من عمال الآخرة بيكك لو كسانك إجب آخرتكي أقاو ليبي وأرد بعملك وجه الله بس ما بس بوكر دوانك كي خواب جل جلاله وكن والدا لمن معك تنبي لقال يعني ها خوي بيني ولا قضاء آيات شان تنبي وكو باوق بلقال أمانيك لقلتا وارفق بهم في السير كاتك أريبر وجنگ جهاد للريا نرم بلقال يعني هواج بهواشي بربما نبن فإن فيهم أهل ضعف هندي كانت يا فقيرا ضعيفا وكتونين هم لا شستو تشالكيا وكتونية رأيان ما كيش بزور بشواني خوتا نرم بلقال يعني وكو والديك الشفيق بلقال يعني أمش قاري كان يدورو دريجن أقل لنوجه كانت بي هز نوجه ببي بانكدان نكي بانكان بدنجي برز لناو مع عسكرة بدنج بيتو أقر خلال دروز بولا جيشا بقرروا بسريانا لو أتي خلال توبيانا بلا طاعتيانا بلا دينداريانا بلا وريابا لقليانا زورك آموشگاری گەورە کرد کە ئامۆژگاری کەسێکن کە بێتە قائیدی گەورە اینجا بەڕێ کرد و وردە بەرەو فەتحی شام بەڕێ کەوت لە یەکەمین جەنگە خوای گەورە نەسڕەتێکی زۆر گەورەی دایە سەرکەوت بەسەر کافرانە نامەیەکی نارد ئەی ئەمیری ئیمانداران و من خوای گەورە نەسڕەتی پێ عەتا کردوم و نەسڕەتی پێ بەخشیوم تۆ ئەمرم پێ بکە ئەگەر ئەڵێ بگەڕێمەوە ئەگەر ئەڵێ ئەڕۆم یەکەمین شوێن بەرەو ئیلیا و فەلەستین ئەڕوا ئەمە معرەکەی ئەجنادەین کە لە بەینی ڕەملە و جبرینایە لەویە هێڕەقل جێشێکی زۆر گەورەی کۆ کردەوە ئیمامی ئەبوو بەکر نامەیەکی نار بۆ خالدی کوڕەوەی لە عێراق بوو بە پەلە بگەرە شام لە هەندێک لە ڕواتەکانە ئەفەرمێ بە 7 ڕۆژ لە هەندێک ئەفەرمێ بە 15 شەو و 15 ڕۆژ خالد لە عێراقەوە گەیشتە شام گەیشتە جێشەکە وەزعی موسڵمانە زۆر خەتەر بوو هەموویانی کۆ کردەوە اینجا لەسەر مەیمەنەی جێشەکە عەمری کوڕی عاسی دانا ئەفەرمێ عەمری کوڕی عاس ڕووی کردە موسڵمانان وتی ئەی ئیمانداران بەخوا ئێمە جێشی هێڕەقلمان پێ ناشکێ جێشێکی زۆر گەورەیە لە جێی خۆتان نەجوڵێن و نەترسن من وردە پاشەکشە ئەەکەم بە جێشەکەی خۆم لە تەڕەفی خۆمەوە هەتا ئەیان خەمە ناوەڕاست و ئێوە لە تەڕەفەکانی ترەوە لێیان دەن اینجا خۆشم هێرشەکەمەوە سەریان بالفعل بەم شێوازەیان کرد وردە عەمری کوڕی عاس و جێشەکەی پاشەکشیان ئەکرد لە بەشی مەیمەنەوە هێڕەقل هەموو قووەتەکەی خۆی خستووە بەشی مەیمەنە هێرشی وەسەر عەمر ئەهێنا عەمریش کەمە ئەهاتە دواوە لە پشتەوە خالدی و کوڕی وەلید دواوەی لێگرتن نەسڕەتێکی زۆر گەورە بۆ موسڵمانان هاتە ئارە تەدارق و بڵێن مەجلیسی عەسکەری موسڵمانان لەگەڵ تەدارق کە یەکێکە لە مەسئولینی گەورەی مەسیحیەکان وا بڵێن نەساڕاکان هەردوو لا پێکەوە چەند جارێک ویسیان بگەن نەتیجە نەگەیشتن لە ئەخیرا تەدارق قەراری دا حەملەیەکی زۆر گەورە بکە ئیتر بە هیچ شێوازی موسڵمان لە فەلەستینە نەهێڵێ هێرشێکی زۆر گەورەی کرد پەلامارێکی زۆر گەورەیدا لەم پەلامارە گەورە موسڵمانان زۆریان بۆ هات چەند خوتەیەکی عەسکەری دانا عەمری کوڕی عاس هەتا وردە زاڵ بوو بەسەر ڕۆمە ئەو شکانەی کە ڕۆم شکا ئیتر جایەکتە خۆیان نەگرتەوە بۆ شێوازە
یەکێک لەو کەسانەی کە شەهید بوو بریتی بوو لە هیشامی کوڕی عاص برای عەمری کوڕی عاص. طبعا عاصی کوڕی وائیل ئەو کەسە بوو کە پێغەمبەری خوای بینی صلی الله عليه و سلم، باوکی عەمر و باوکی هیشام ئەفەرمێ کاتێک کە بینی ئەهاتە دەرەوە ئەڵێ بەگاڵتە پێکردنەوە وتی ئەمە ئەبتەرە، ئەمە دوا بڕاوە، تازە مناڵێکی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم وفاتی کردی. خوا قورئانی ناردە خوارەوە ئین شانئەکە هو الأبتر، ئەو دوا بڕاو ئەبێ فکرەی و هیچ شتێکی نامێنێ. بەڵام خوای گەورە دوو مناڵی زۆر گەورەی پێ عەتا کرد کە ئیمانیان هێنا، هیشام لەگەڵ عەمرە. هیشام هەر لە زمانی عاسا مسلمان بوو، زۆر کات عاس عەزیەتی ئەدا، عقوبەی ئەدا، خێزانی عەمر بە دزیەوە خواردنی ئەدایە. خێزانی عەمری کوڕی عاس زۆر لە ئەوائیلی مسلمانە مسلمان بوو کە لەو ئافرەتانەی کە زۆر زوو مسلمان بوو، بەڵام لەبەر عەمر نەی ئێوەرە هەناسەیەک بدا. دواتر ئەم دوانە پێکەوە مسلمان بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم چەند جار شاهدی بۆ ئەم دوانە داوە کە ئەم دوانە هەردووکیان ئیماندارن. هیشام لەم جەنگەیە شەهید بوو. عەمری کوڕی عاس زۆر غەمی خوارد، فەرمی واللهی کەسێک لەو کەسانەی کە زۆر باشترە لە من بریتێ لە هیشام، پێش مسلمانی بوونی من مسلمان بوو، عەزیەتی دا باوکم، خۆم عەزیەتمدا لەسەر مسلمانی بەردەوام بوو، ئارامگر بوو، هەتاوەکو ئەوتا خوای گەورە نەسڕەتی پێدا و شەهادەتیشی بە قسمت کرد، بەڵام نازانم ئایا خۆم شەهادەتم بە قسمت ئەبێ یان نە. عەمری کوڕی عاس درێژە ئەکێشێ. ئەلێرە ئەوەستم و تەنها چەند مووقفێکی عەمری کوڕی عاس لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە خزمەتە نەباسێ. جارێکیان خۆشەویستمان پێی وەدوتی بڕۆ جلو بەرگ و سیلاحەکەت بێنەوە زوو وەرەوە، کە هاتمەوە ئەفەرمێ دەستنوێژی ئەگەر خۆشەویست چاوی بەرز کردەوە وتی ئەدنێرم بۆ شوێنێک، إني أريد أن أبعثك إلى وجها فيسلمك الله ويغنمك. ئەمە بوونێرم بۆ شوێنێک کە خوای گەورە ئەشێ پارێزێ و غەنیمەتێکی زۆریشێ بە قسمەتەکە. وتم والله أي پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لم أسلم رغبة في المال، بەخوا لەبەرەوە مسلمان نەبووم کە ماڵ و سەرەوت و سامانم دەستکەوێ، ولكني أسلمت رغبة في الجهاد والكينونة معك، بەخوا تەنها لە پێناوی ئەوە مسلمان بووم کە جیهاد کەم لە پێناوی خوا و لەگەڵ تۆیا بم ئەی خۆشەویست. لێرە خۆشەویستمان شتێکی زۆر جوانی فەرمووی یا عەمر نعم بالمال الصالح للرجل الصالح. ئەی عەمر ماڵی صالح باشترین ماڵی صالح کامەیە؟ ئەو ماڵەیەکەوە بەدەست کەسێکی صالحەوەی. ئەمە ئیشارەتە بۆی کە ئەی عەمر تۆ کەسێکی صالحی با ماڵیشی لەبەردەسا بێ مەترسە لە ماڵ. بۆیە عەمر یەکێکە لەو هاوڵانە لە دوای ئەوە زۆر دەوڵەمەند، یەکێکە لەو قائیدانەی کە زۆر دەوڵەمەند. حتا هەندێک جار کە عومەری کوڕی خەتاب محاسبەیەکە لەسەر پارەی زۆریەتی، کە دواتر عرستانەکەم لە دەرسەکانی ترا کە کێشەی لەگەڵ عومەری کوڕی خەتابە لەسەر پارە زۆری ئەبێ. ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم وەرچەرخانێکی گەورەیە لە فکری عەمرە. عەمر هاتووە وازی لە دنیا هەموو شتێک هێناوە، لەناو ئەم فەخفەخەی ملوک و ئەمانە وازی هێناوە. خۆشەویستمان دەکاتەوە سەر ڕێچکەکەی خۆی، نعم بالمال الصالح للرجل الصالح. والله یەکێک لەو مەفهومە غەڵەتانەی کە ئێمە وەرمان گرتووە هەمیشە خەڵکی مسلمان ئەم سەدەیی کە ڕابردووە هەر بیرمان لەوە کردووە چۆن مسلمان فەقیر بێ و چۆن متەواضع. تەسەور کە مسلمان ئەبێ متەواضع بێ، بەڵام خوا ئەمری نەکردووە کە فەقیر بێ، ئەمری کردووە بڕۆ وإنه لحب الخير لشديد. ئینسان بۆ حبی ماڵ زۆر توندە، حبی زۆرە. بۆیە نعم المال الصالح للرجل الصالح، باشترین مالی صالح ئەوەیە کە لای پیاوێکی صالح بێ بزانێت چۆن سەرفی ئەکە. بۆیە هەر یەکێک لە ئێمە چ ئافرەتان چ پیاوان لە مەسەلەی ماڵ و دنیاداریە ئەبێ زۆر چاوکراوە بین. بەخوا نابێ بەم کەیفەتی ئێستا مامەڵەکەن. خەڵکی مسلمان لە اقتصادا زۆر لە دواوە، هەرچی اقتصادە لەژێر دەسەڵاتی جوولەکەیە. یعنی تۆ تەسەورکەن ئەوە جوولەکە دەوڵەتی خۆی دروست کرد، منافەسەی هەموو دنیا ئەکا، لۆبی لەسەر هەموو عالەم دروست کرد بە پارە بە ماڵ. ئەوە سێری شیعەکەن بە خومس جەنگی هەموو جیهانەکە، ئیلا ئەم ئەهلی سونە نەبێ پاڵەنێ بە ماڵەوە، کە ئەم مەفهومە غەڵەتە. والله ئەگەر خەڵکی تر ئەگەر دینارێ پێیاکە لە بازاڕ ئەبێت تۆی مسلمان شەوڕۆژ پێدە سەرێک 2 دینار 3 دینار پێیاکەی، تۆ پارەت بۆ چییە؟ خۆ بە خۆتت نایە پارە چییە؟ ئەو ڕاقێکە و ئەرقامێکە، بەڵکو بۆ ئەوەت لە پێناوی دینەکەت تا سەرفیکەی. ئەزان چەند خەڵکی دعوەی ئیسلامی لەسەر ماڵ ئەڕوە ماڵ. یعنی ئێستا ئێمە بەیانی بڵێن مزگەوتەکەینەوە، خەڵک زۆر تەبەڕوع ئەکا بۆ مزگەوت.
إمامي أبو بكر، خديجة رضي الله تعالى عنها، وإمام عثمان، عبد الرحمن كري عوف، ئەمان دەوڵەمەندەکانی ئەسحاب هەموو ماڵ و سەرەوت و سامانی خۆیان لە پێناوی دینا سەرف کرد، هیچیشیان مزگەوتێکیان دیارە کردوێتێ، هەموویان لە پێناوی دەعوا سەرف کرد، دەعوا بانگەوازە، لە پێناوی دەرس و دەور و خزمەت و کاروباری موسڵمانان و ڕێخستنی کاری موسڵمانان لە پێناوی ئەمانە سەرفیان کرد، بڕواکە نەشیاندا بە هەژارانی موسڵمانان. ئێوەزان چەند هەژاری موسڵمان لەناو مەدینە هەیە؟ بیرکەنەوە مەسەلەن ئەبینی یەکێکی وەکو مصعەبی کوڕی عومەیر هەیە، چەند هەژار، بەڵام هیچ ناوێت. عەبدوڕەحمانی کوڕی عەوفیش هەیە، عەشەرەی مبەشەرەیە بە بەهەشت و ئەوەندەش دەوڵەمەند، ئەو نادابەوە بەڵام ئەدا بە سەحبە و داوە. بۆیە ئەم مەفهومێکی زۆر غەڵەتە. ئێمە وازان جیهادی ماڵ بریتێ لەوەی کە مزگەوت دروستکەیتەوە هەژارێک تێرکەی، خۆ ئەوانە هەمووی گەورن، هەموو سەدەقاتە، بەشێکە لە دین، بەڵام بەشە گرنگەکەی ترکە بریتێ لە داعوە و بانگەواز و سەرفکردن بۆ داعوە و بانگەواز، ئەوە گرنگە. نعمە المال الصالح للرجل الصالح. چۆن عەمری کوڕی عاز لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم چۆن مناڵەکانی پەروەردە ئەکرد. طبعا مناڵەکانی زۆر خواناس و دیندارن، تایبەت لەناو هەموو ئەولادەکانی عەبدوڵڵا یەکێک بووە لەو کەسانەی کە زیادە لە حەد عەبدایەتی کردووە. ئەفەرمێ عەمری کوڕە وەرە عەمری کوڕی عاز بژن بۆ کوڕی خۆ بدۆزیتەوە، ئەڵێ چوو بەناو قوڕەیشا گەڕا کچێکی دۆزیەوە. ئەڵێ عەبدوڵڵای بان کردوتی ئەم کچە وە خوازم. عەبدوڵڵاش وتی خۆت ئەزانی باوک. ئەڵێ کچەکەی وە خواست و ئەڵێ بۆ ڕۆژی دووەم پرسیاری لە کچەکە کردوتی مێردەکە چۆنە کچم؟ وتی وەڵڵاهی هەتا بڵێ ئینسانی چاکە، بەڵام بەو خوایە ئەی باوکە بە عەمری وت، چونکە خەزووری ئەکە وەکو باوک، ئەی باوکە ئەم شەو هەتا بەیانی سەری لە سوژدا بوو. وتی یعنی چی؟ وتی وەڵڵا هەتا بەیانی نوێژی کرد، هەر سەری لە سوژدا بوو، بەیانیش هەڵسا بە ڕۆژوو. ئەڵێ ڕۆژ بۆ گیانی، وتی عەبدوڵڵا ژن گەڕاوم باشترین ژن ناو قوڕەیش بۆ هێناوی، ئێستا تۆ خەریکی ئەمەی؟ ئەڵێ بۆ بە شەڕیان. وتی وەڵڵاهی ئەبێ شکاتێ لێکم لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەڵێ چوە خزمەت خۆشەویست، وتی کوڕە ژنم هێناوە بۆ عەبدوڵڵا، ئەمە بەزمیت، ئەوە تا شەو هاتووە سوژدەی بردو هەتا بەیانیش بە ڕۆژووە هیچ. وتی بانگی کەن بۆم، خەبەری نار عەبدوڵڵا هات. عەبدوڵڵا شەرمی ئەکرد، ئەیزانی لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەکانی بەرز نەکردەوە. وتی عەبدوڵڵا بەتەمای چیت؟ من پێغەمبەرم، پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕۆژوو ئەبم ڕۆژەکانم ئەشکێنم هەنێجار شەو نوێژەکەم هەنێجاریش نایکەم. فمن رغب عن سنتي فليس مني. عەبدوڵڵا بەخوا ئەو کەسەی لە سنەتەکانی من لا بدا لە من نییە، وا نەزانی چاکتر لە من ئەەکەی، من چی ئەەکەم تۆ ئەوە بکە. ئەفەرمێ ئەو بە دەرسێکی زۆر گەورە بۆ عەبدوڵڵا. دواتر کاتەکانی خۆی تەوزیع کرد بۆ عەبدوڵڵا، کاتێک خۆی عەبدایەتی ئەکرد، کاتێک خێزانی عەبدایەتی ئەکرد، کاتێک هەردووکیان پێکەوە بوون هیچ عەبدایەتیان نەئەکرد. خۆشەویستمان جارێکیان فەرمووی ئەسلەمە الناس وآمن عەمرو بن العاص. کوڕە خەڵکی هەموو موسڵمان بوون، بەس عەمری کوڕی عاص ئیمانی هێنا، ئیمان. جارێکیان ئاوە سەری عەمری کوڕی عاصی ئەکرد، عەمری کوڕی عاص ڕووی نەبوو سەر بەرزکاتەوە، فەرمووی عەمرو بن العاص من صالحی قوڕەیش. بەخوا ئەم عەمری کوڕی عاصەی کە لە کەسە زۆر ساڵحەکانی ناو قوڕەیش. جارێکیان باسی عاسیان کرد و بە خراپە باسییان کرد، وتیان عاسی کوڕی وائیل ئاوای ئەکرد ئەی خۆشەویست بەرامبەر بە تۆ، فەرمووی ئیبنا العاص مؤمنانی هیشام و عەمر. بەخوا دوو کوڕەکەی عاص خۆی هەرچی ئەکرد با بیکە، بەڵام ئەم دوو کوڕەی عاص هەردووکیان ئیماندارن کە بریتین لە هیشام و بریتین لە عەمر. جارێکیان ترسێک لە ناو مەدینە بڵاو بوویەوە، خەڵک زۆر ترسان، هەر یەکەی بەلایەکە ڕایان کرد. دوو کەس پەلاماری شمشێرەکانی خۆیان دا و خۆیان بەست و لە بەردەم ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەستان، کە هاتە دەرەوە سەیری کرد سالیمی مەولای ئەبی حوذەیفە لەگەڵ عەمری کوڕی عاص هەردووکیان بەچەکەوە وەستاون لەو ترسە. فەرمووی ئەی خەڵکینە هەر فەزع و ترسێک هات ئەوە لە شەیطانەوە لە ناوتانە بڵاوی ئەکاتەوە. ئەلا فعلتم كما فعل هذان الرجلان المؤمنان. خۆزگە ئێوەش وەکو ئەم دوو پیاوە ئیماندارەتان ئەکرد، ئاوا خۆتان ئەبەست و خۆتان قایم ئەکرد لە کاتی ترس و غەم و پەژارەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چەندین جار ئیشارەتی بەمەداوە کە ئەی عەمر تۆ ئیمانداری، تۆ لە صالحەکانی، تۆ لە کەسە باشەکانی. لەگەڵ هەموو ئەمانە عەمری کوڕی عاص لە کۆتای عومەریە ئەوی خۆزگە ئەمزانی کە موسڵمان بووم، چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە بەیعەتم دایە، وتم شەرتێکم هەیە، شەرتێک ئەی خۆشەویست. تی شەرتەکە چییە عەمر؟ بەخوا کاتێ موسڵمان ئەبوو بەیعەت دەدەمێ خوا لە هەموو گوناهەکانی لەمەوە پێشم ببوورێ،
ئەڵێ نەمزانی بەڵام خوا لە گوناکانی لەمە دواشم ببورێ نەم ئەزانی ئەڵێ خۆشەویستمان پێکەنی فەرمووی بەس بە موسڵمانە بود هەموو گوناکان ئەسرێتەوە عەمر بەیعەت بدە خۆزگە ئەمزانی بەیعەتم ئەدایە ئەو بەیعەتم ڕائەگرت و شەرتی دووەمدا ئەنا ئەوژ ئەوێ لە گوناهی لەمە دوام خۆش بێ ئەوم نەئەزانی عەمری کوڕی عاص ژیانێکی پڕ لە دەها و سیاسەت و گەورەیی هەیە چەند کەسێکن زۆر داهی گەورن معاویە کوڕی ئەبی سوفیان زۆر داهیەکی گەورەیە عەمری کوڕی عاص زۆر داهیەکی گەورەیە ئەمانە بیرکەرەوە یعنی لە شوێنێکە ناوەستن یعنی عەمری کوڕی عاص بە دیمەشقەوە ناوەستێ بە شامەوە ناوەستێ بە ئەسکەندەریەوە ناوەستێ بە فوستاتەوە ناوەستێ بە شامەوە یعنی بە میسرەوە ناوەستێ بە فەڵەستینەوە ناوەستێ هێشتا پەلامە ئەو هەموو شوێنانە کۆنتڕۆڵەکە وە سەیتەرەکە بەسەر هەر هەمویان و دواتر لە خزمەتانە عەرزی ئەکەم کە چۆن هەتا ئەواخری عمری هەتا 90 ساڵی عمری 90 ساڵی لەم کارانەی خۆی یەک لەحزە دوا نەکرد هەر جارێ تەختیتی نوێ کاری نوێ ئیشی نوێ بۆیە ئومەی ئیسلامی پێویستی بەم زیرەکانە هەیە عەمری کوڕی عاص لە 8 هیجریە موسڵمان بوو کەوتە ناو کاروباری سیاسەت و داروباری ئەم ئیسلامەوە ئیشکە وەرە و بڕۆ هەتا ئەمڕۆ بیرکەنەوە لە داهیە گەورەکانی عەمری کوڕی عاص ئومەتی ئیسلامی هاوێنی عەمری کوڕی عاص بۆیە ئەم ئومەتە پێویستی بەم داهیانە هەیە پێویستی بەم عەقڵانە هەیە پێویستی بەم کەسانە هەیە کە چۆن ئومەت ببەن بەڕێوە یەکێک لە کەسە ئیداریەکان زۆر گەورەکان لەم ئومەتە بریتێ لە عەمری کوڕی عاص ژیانی پڕە لە کاروباری بردن بەڕێوەی موسڵمانان لەم شوێنە 100,000 کەس لە بەردەستیا بوو لێرە 500,000 کەس 500,000 جوندی لە بەردەستیا بوو چۆن فریا کەوتی عەمر چۆنت بەڕێوە برچیت کرد ئەم خاڵانە لە ئەمە طبعا کاتێک کە ئەم موسڵمان ئەبێ 50 ساڵ عمری تەجاوزی کردو یە ئیمانە هێن لەگەڵ ئەمەشە هێشتا بەم گوڕوتینەوە لە خزمەتی دینە و خزمەتی موسڵمانان و نیوەی عمری حساب کە سرف کردووە لە 50 ساڵی چلی ماوە 50 ساڵی لەناو جەهالەتە سرف کردووە بەڵام 40 ساڵەکەی چ مێژوویە بۆ خۆی تۆمارەکە و چه عیززەتێکی گەورە وە کۆتا خاڵ لە خزمەتتانە سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ باسی پەروەردە ئەکات ئایا موسڵمانان دائەنیشن خۆیان پەروەردە ئەکەن و دوای یەنە مەیدانی کارکردن یا بەدەم ڕێوە بەدەم کاروانی ئیشەوە خۆیان پەروەردە ئەکەن ئەسڵ ئاوایە بەدەم کاروانی ئیشەوە پەروەردەبی نەکدا بنیشی هەتاکەی پێ بگەی ئەوە تا عەمری کوڕی عاص هاتووەتە خزمەت خۆشەویست هیچ شتێک یاعین دای نەنیشان ئاوەرە 3 ساڵ دانیشە با فێری دین بی بڕۆ ئەی عەمر بڕۆ ئەو سریە بەرە بەڕێوە بڕۆ ئادێ ئەو سەنەمە بشکێنە بڕۆ سەدەقەی ئەوێ کۆکەرەوە کەمێک لە خزمەت خۆشەویستە بوو 2 ساڵ لە عومان بوو لە ژیانی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم بۆیە ئەم فکرەیە کە سید قوتب ئەفەرمێ بەدەم کاروانی ڕێو خزمەتکردنەوە ئینسان پەروەردە ئەبێ بەخوا زۆر تەواو ئەگەر دانیشی بتەوێ خۆت پەروەردەکەی اینجا بێتەوە ناو کاروبار و دەعوە و بانگەواز ئەفەوتێ چوێ هەتا وەکو عمرت تەواو ئەبێ قووەت و هێزی لایەتیت ئەڕوا بۆیە ئەگەر یەک کەلیمەت زانی یەک کەلیمە سڵ نەکەیتەوە لە گەیاندنی بەلیغوا عنی وەلەو ئایە یەک ئاەتی قورئان یەک فەرمایش بڵاو کەرەوە بنووسە با هەڵەکەی بەدەم ڕێوە هەڵەکان بۆ ڕاستەکرێتەوە عەمری کوڕی عاص دوایی عەرزانەکەم چەندین هەڵە ئەکا عومەری کوڕی خەتاب ڕێکی ئەکاتەوە عەدلی ئیسلام ڕێکی ئەکاتەوە گرنگ کارکردنە گرنگ هەڵەکردن نییە هەموو هەڵە ئەکەین قڕ بەسەر ئەو کەسێ ئەوەستێ و ئەوێ خۆی پەروەردەکە نە پەروەردە ئەبێت نە ئەشتوانێ کارکە بۆ دین بەڵام ئەگەر کاری کرد لەناو کارە وردە وردە دروسە بێ بۆیە هەر یەکێک لە ئێمە بێ ئەم مەفهومە لە مێشکی خۆمانە لە زیهن و دڵی خۆمانە دانین کە ئەم ئومەتە بە کارکردن دروست ئەبێ پەروەردە ئەبێ سیرکەن ئەمڕۆ لەبەرەوەی کاری ئومەت نییە بزانە لاوەکانمان پەروەردە ئەبن پەروەردە نابن پێمان گیرە خۆی بەدەست مناڵەکەی خۆتەوە پێ و پەروەردە نابێ بۆ چۆ کاروانی ئیشی خواناسی نییە ئومەتی ئیسلامی کە کەوتە سەرسکردنەوە ئەم کاروانە خەڵک پەروەردە ئەبێ دروست ئەبێ محەممەدی کوڕی مەسلەمە 7 ساڵە و 200,000 جێژ لە بەردەسایەتی بۆچی چکە لەناو ئەم کاروانە گەورە ئەبێ تەسەوڕکەن ئێسێمە مناڵەکان نازانین چیان لێ بکەین ئەمانەوێ ئادەی تۆزە لە پلەیستێشن دووریان خەرەوە و تۆزە لە مۆبایل دووریان خەرەوە و تۆزە لە تەلەڤیزیۆن دووریان خەرەوە و لەوە چێکە بەرنامەیان بۆ دانێن بۆ سیرکردنی ئەمانە خۆمان پاشا ئەزانین ئەڵێن کاکە یاسامان بۆ داڕژە ئازان بە نظام ئیشەکەین کورە ئومەتی ئیسلامیەگە لەسەر قاچەکانی بێ ئەم مناڵان لەسەر چی پەروەردە ئەەکەی فێری مەلەوانیان ئەەکەی فێری شمشێربازیان ئەەکەی هێزەکانی تاقەکانیان ئەجوڵێنی ئەوە تا عەمری کوڕی عاص تاقەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەیجوڵێنێ بزانە ئومەت چه ئیسفادەیەکی لێ ئەکات چ گەورەیەک لە پێناوی ئەم پیاوە هەیە خوای گیان
داوات لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمة رحمته بزي خود بسرمانا ببارينا عفو كرمي خود بسرمانا ببارينا خويا داوات لي أكين برحمته كرمي خوت أمتي إسلام بقير وسر قاتشكاني خويا يا أكرم الأكرمين يا إلهي داوات لي أكين برحمته بزي خوت لا وكان من قنج كان من بارز روك لفتنة وفسادي أم زمان يا رب العالمين يا ربي خويا بمان جرى لو كساني كوا لم كارواني خوانا سيا فرورد أبن يا رب العالمين خويا داوات لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم أعظم الدامزرة وما كلس الدينك يا رب العالمين خويا لما الراضي يا أكرم الأكرمين خويا صلاوي أما بقينا بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم خويا جان داوات لي أكين صلاوي أما بقينا أصحابي بيغمبري خويا صلى الله عليه وسلم خويا جان إما أم كمجياني كلا خزمة أمانة أبين هزبة شيرجيكي زور قورة أكين يا إلهي داوات لي أكين لبهشتا لخزمتي أمبيا وقورانا كومان كروا يا أكرم الأكرمين خويا داوات لي أكين برحمته بزي خوت بكرمي خوت إيمان من دامزراوك خويا إيماني خومان ومال ومنال وخزم كسكار وخشويستان من دامزراوك يا رب العالمين يا ربي خويا جان إيماني لا وكاني أمتي في غمري خويا دامزراوك يا إلهي داوات لي أكين حياة وحرمة من بارزراوك همة من برزكرو بو خزمة دينداري وخوا ناسي يا رب العالمين يا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برز باسم عظمت بزي ورحمة وكرمي خود بسرمانا ببارينا عفو عافيتي خود بسرمانا ببارينا هدايتي خود بسرمانا ببارينا نيو تشوان من بقربو خير يا أكرم الأكرمين خواجان ضل من فرل داواكاري بو توي برزكينوا بخوا إلهي زمان من قونا قري شرمكن لحضوري تويا بكل تاوانا وداواكاني خو من برزكينوا علمي تو بدلي إما يا إلهي كفاية ودعاء كاني إما داوال لي أكن كأويل ضلمانا يو شاكا وباشي ودين الدنيا من خواي بمن عطاك يا ربي خواي جان هر خيال وختوليك خرابية بدلمانا بارزرا من كلي يا رب العالمين خواي بمن بارز يا أكرم الأكرمين خواي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برز باسم عظمت برحمته بزي خوت بكرمي خوت بقوري خوت ضلمان آرامك خوائي ضلمان آرامك خوائي مالكان من آرامك إلهي شار ولات نشتمان من آرامك أمتي بغمري خواه صلى الله عليه وسلم آرامك يا إلهي قركان من آرامك لسر مرقى آرام منك لكاتي زندو نوا آرام منك لكاتي حساب آرام منك يا إلهي داوال لي أكيم برحمته بزي خوت محاسبة من لقلابك يا أكرم الأكرمين فنا أقرن بكردوانك كردوان ولا برخاتي تونا بو يا رب العالمين خويا جان دلكان من لبيني بنجكاني تويا إخلاص من بيعطاك خويا فنا من بدل الرياء فنا من بدل التكبر فنا من بدل كفر يا إلهي فنا من بدل فقيري يا إلهي داوال لي أكين بقوري والرحمة خوت أم دعانا من قبولك صلاة إما بقينا في غنبري خواه صلى الله عليه وسلم يجيكنا ومن لخزمتي بينا يا أكرم الأكرمين يا إلهي صلوات وسلام خد بسر أو خشوي السمانة ببارنا يا إلهي داوال لي أكن لمن راضي ودعاء كان من قبولك خوائي لمن راضيبة خوائي لمن راضيبة خوائي لمن راضيبة يا ربي خوائي لقناهي دايكو باوك من مبورة خوائي لقناهي مردو كان من مبورة لقناهي براو خشكو خيزان وهاوسر ومنال من مبورة خوائي لقناهي ما مصاق تابي من مبورة لقناهي خشويستان من مبورة يا أكرم الأكرمين يا إلهي داوال لي أكن برحمته بزي خوت بكرمي خوت يا إلهي داوال لي أكين إما لزمني فتنين هو من جوزاوي جناها كان من خوايته خو رزقار ما كلا جناها كان خوايته خود بجوري خود رزقار ما كلا جناها كان يا رب العالمين خوايا أو من نخوش الشفاء بوبنيرة أو من كم رزق رصي حلال زياك أو من ضلنا آرام ضلي آرامك خوايا داوال لي أكين أو من رزق سوار رزق حلال زيادك يا إلهي بركاتي أسمان وزي بسرمانا ببارنا يا إلهي بركاتي أسمان وزي بسرمانا ببارنا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهد ولا قناه من شيء أجبوري خالي من قبولك